سلاو و شب باش خیر هاتن بۆ خەلەکەکەن و یا بەرنامەیە گفتوگۆیەکی چاک. کاری خۆبەخشی بە بژاردەیەکە گرنگ تێتە هەژمارتن بۆ بدەستبەئینانە چەندین ئەزمونên گرنگ ku tê xizmeteka erênî yan jî encamên erênî bû xwebexşî xwe hebin bi heman şêwe bû evî ciyê kar lê diket ji ber ku xwebexş dê karamayeka nû bi dest biêxît û baştir jî yan jî dê şiyanên xwe baştir lê biket. Me mêvanek heye deşnêxane û da ez jî slaveka xwebexşane li hevalên xwe bike. Bixêr hatin? Spas dikim. Erê boçûnê we li ser karê xwebexşî çi ye? کاری خۆبەخشی زۆر شتێکی خۆشە و لە دڵەوە ئەکرێ ئەوە نیە یعنی چاوەڕی دەستکەوتێبی پێش هەموو شتەیان شتێکی وە لە دڵەوەی ئەبێ حەزت هەبێ بۆی ئەنج ئەتوانی دەست پێ بکەی و باشیش بیتایە من خۆم چەند ئیشی ینی خۆبەخشیم زۆر کردووە بە تەرجومەی زمان بێت بە یارمەتیدان بێت لە فستیڤاڵ و شتەکانە وەکو بڵێ یان لە چۆنەڵێ ئەها ئەو کۆنسەرتەکان ئەکرێ ئەو کەسانە هەن کە دانیشتەکان جیاکەنەوە هەموو ئەو ئیشانم زۆر کردووە و زۆریشم حەزلی بوو بەجددی یارمەتیشیم یاوم کە لە داهاتوە ینی ئیشێکی باشتر بدۆزمەوە و ینی پەرە بە خۆم بم. ئەم ئیشی خۆبەخشیم نەکردێ ڕاستێ بەس هەست دەکەم ئەوەیان زۆر باشە لەوەی کە دەست پێ بکەی لۆ ئیشەشی دیکە و لەوانەیە لەو مەجالەیە کەسی کەش ئەناسی ئیسفادەی لێکەی بەڵام ئیشی خۆبەخشیم نەکردێمە. ئەی تۆ شەیما خان؟ وڵی من کاتی کۆرۆنا هەمومان لە ماڵە بووینی دی دەگەڕام شتێکم کرد ئەیش هەر لە بواری بڵین ئایتیدا بوو کاری خۆبەخشی بەڵام بە شێوەیەکی گشتی بە من بەڕای من زۆر بە ئیستیفادەی و بەسوودا کاری خۆبەخشی بە تایبەتی بەوانی کە پێشتر هیچ ئەزمونێکی ئیشکردنیان نییە. ینی هەر لە سەرەتاوە ینی سەرەتایەکی باشە بۆ دەست پێکردن بۆ چوونە ژوورەوە بۆ ناو بڵین ژیانی کارکردن و ئیشکردن. ئەی بنەوەش خۆت؟ بڕاستی من ژی کاری خۆبەخشی گەلەکێ کرێ ji buharê jîngehê de xweştirên karê xwebexşî min kirî buharê jîngehê de rêxiraweka xwebexşî me heye ez xwe jîngeh doz zanim bi xwebexşî karê dikem û jîngeha Kurdistanê parêzim rêxirawe de min xwebexşiya kirî li kanalê televizyonê xwebexşiya kirî her karekê min kirî destpêka xwebexşî bûye ji ber ku divê tu xwebex bê da tu fêr bibî tu ştekî werbigirî paşê tu tiştekî بدایە wan jî بۆ چەندل گەل دەشنێخان باخە بین خێر هاتی بۆ چۆناتە سەر کاری خۆبەخشی چییە؟ بەڵێ بەنسبەت ئەوەی کاری خۆبەخشی حەزم لێ سەرەتا پێناسە چی کاری خۆبەخشی بکەین کە چیە و خۆبەخش چییە حتاکو لای هەمومان تەواو ڕوون بیتن خۆبەخش ئەو کەسەیەکەوە ئارەزوومەندانە و ئازادانە لە کات و بەهرەی خۆی دەبەخشیتن لۆ خزمەتکردنی ئایا کۆمەڵگا بیتن یاخود فیڵدەک بیتن کەوا بەخۆی حەزی لێ و خۆی لەو مەجالی دەبینیتەوە. کاری خۆبەخشی ئەو توانایەیە کەوا کەسێک یان کۆمەڵە کەسێک پێشکەشی دەکەن ئەویش بە هەمان شێوە بۆ خزمەتکردنی کۆمەڵگە وڵات کۆتایی پێدێتن. بەنسبەتە خۆم وەکو کاری خۆبەخشی لەبەرەوەی کەسێکی مێدیکەڵم لە بواری تەندروستی خۆبەخشیم کردیا و بە هەمان شێوە لەبەرەوەی کە پێشتر یاریزانی تایکواندۆ بوومە لە مەجالی تایکواندۆ بەڵێ وەرزشیش کاری خۆبەخشیم کردیا. بۆ چۆناتە خۆبەخشی؟ بەڵێ ئیستیغلالە یان فێربوونە؟ سەرەتا لە بۆ دەستپێکردنی هەر ئیشێک یاخود بۆ نمونە کەسێک دەستە زانکۆیەک ژینگەی زانکۆیەکەی لەلایەن نوێیە سەرەتا تۆزەک نامۆیە هەتاوەکو ڕادێتن لەگەر ژینگەی زانکۆیەکەی کاری خۆبەخشی بەو شێوازەیە کە سەرەتا دەست پێ دەکەی ئەزمونەکەت نەبیتن لە بۆ تو شتێکی نوێی لەوانە قوڕز بیبینی بەڵام کە دەست پێ دەکەی دەمنشا دەکەی کۆمەڵە کەسی بە ئەزمون لە بوارەکەیدا هەیە ئەزمونیان لێ وەردەگری و فێر دەبی پەر بە خۆت دەدەی دەبینی شتەکە لێ ڕادیکەوە بێکەیە ڕێگایەک سبێ ڕۆژە تو ئیشێکی خۆت بدۆزیەوە لەو مەجالێک بەو شێوازەیە باشە تۆ وەکو خۆبەخشێک خاتۆ دەشنێ ئایا تۆ ئەنی خۆبەخش هەرگیز ینی هیچ بڵین بارێکی یاخود لایانی مادی پێ نابەخشرێت بڵین بە خۆڕایی دەبێت بەڵام لە بەرامبەردا هیچ بڵین سپاسگوزاریەکەت پێ بەخشرا ئایا ئەنی لە کۆتایی دەبوون منە تۆ لە پرۆژەیەک خۆبەخشی یاخود لە سنتەرێکی تەندروستی لە کۆتاییدا وات لێ دەکەن کە حەز بکەیت کە لە بەرامبەردا کە تۆ جێ پەنجە دیارە لەو جێی چونکە ئێمە بڵێ یان نەڵی هەمومان مرۆڤین هەمومان حەزمان لە سوپاسی هەمومان حەزمان لێ ڕێزمان بگیرن هەمومان حەزمان لێیە کە لە بەرامبەر مە شتێکمان پێ ببەخشێ کە حەز بەومان دەبوونەوە و ئەرکی خۆمان لە ساڵی 1985 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 5 دیسێمبەری دیاری کرد وەکو ڕۆژی جیهانی خۆبەخشی لە پای ئەو ماندووبوونەیەکەوە ئەوان خۆبەخشەکان پێشکەشی دەکەن
کەواتە ئەوە وەکو ڕێزلێنان و سوپاسگوزاریەک بوو لە بۆ خۆبەخشەکان چونکە تلقائیەن کەسەکە کە ڕاستە مادیان هیچ وەرناگریتن بەڵام دەرونیان پێی خۆشحاڵ دەبێتن و لێرش ئەو کارە خۆبەخشانێک کەوا دەکرێتن کەسەکە لەلایەنی مادی لێ سودمەند نابی بەڵام لەلایەنی معنەویان زۆر لێ سودمەند دەبێتن ئەو کارە خۆبەخشانێکەوە کردن پرسیار کرد لە کۆتاییدا ئەمە سوپاس پێزانیمان وەرگرتیا بەڵێ لە کۆتایی هەر ئەو کارە خۆبەخشانێکەوە لێرە دەکرێتن بە شێوەی عام ئەوەندەی ئاگادار بم لە کۆتایی وەکو ئاهەنگێکی بچووک لە بۆ خۆبەخشەکان ڕێک دەخرێتن و شەهادەیان پێ دەدرێت و بڕوانامیان پێ دەدرێت و کە سوپاسگوزاریە لە پای ئەو مادووبوونێکەوە لەوەی پێشکەشیان باشە وەکو ئەو لایەنە معنەویەی حەزەکەم بزانم ئەو کارە خۆبەخشیەکە یەکی چی سوودێکی هەیە بۆ داهاتوو کە ینی ئەزمموی کارکردنت هەبێت سەرەتا ئەگە ئەمە تمشای کەسەکی بکەین کەەوە خۆبەخشی دەکاتن لانی معنەوەکەی سودمەند دەبی بەڵام دەکرێت ئەو معنەوێ بگۆڕە لە بۆ لایانی مادیش چونکە لەو شوێنێکەوە کار دەکاتن کۆمەڵ ڕاستە بێزگەلێکەوە ئەکسپرینسی دەبێتن خەڵکی کە دەناسی علاقاتی بەقوت دەبێتن دەکرێت ئەو کەسی لەوێن دەرێت لیدەرەکەی تێبینی دەکاکەوە کەسەکی باشە ئەو کەسە لە کارێکی خۆبەخشی ئەم دەوزەی خۆی سەرێ بکاتن فکر دەکاتەوەکەوە ئەگەر لە کۆمپانیا لەگەری بیتن بە هەمان شێوە جوانتر و باشی کار دەکات و کارمەندێکی باشی لێگەر دەچیتن بەڕای من ئەوە هەر پەیوەندێکی سوودگۆڕکێشی ئەبێتن ینی هەم بۆ ئەو شوێنێک کە ئیشی خێرخوازەکەی بۆکەی هەمیش بۆ خۆت کە ئیسفادەی لەکەین بزانی چۆنە ئێستا ئەمگە HR بم دوو کەس سیڤم پێشکەش بکاتن یەکیانە ناو سیڤەکەی باسی لەوە کردبیکەوە کاری خۆبەخشی کردیا و کەسەکەی دیکە باسی ئەوەی نەکردبیکەوە بەس دەرچی کۆلێژە و هیچ کارێکی خۆبەخشی ئەفزەڵێت زیاتر بۆ کەسێکەوە کاری خۆبەخشی کردێت چونکە وەکو HR بیر دەکەمەوە کەوا ئەو کەسە دەتوان کاری بە کۆمەڵ بکاتن تیمۆرکی هەیە ئەویان وەردەگرم ئەمن ئەفزەڵێت بویان دەدەم بەس یەک شتێکەش هەیە بەڕای من هەموو کارە خۆبەخشیەک شەر نییە تەواو ینی بێ بەرامبەر بێ هەنە جارتەوە ناخواردنت لەسەر ئەوانە یان هاتوو چۆت لەسەر ئەوانە ینی ئەوەشت بۆ گەڕێتەوە باشە ئەوە نیە بڵێ هیچ لایەنێکی مادیشی کە ئەگەر پارەشی لە بەرامبەر وەرنەگری پارەشی لەسەر سەرف ناکەی هەنێجا بەس بیر نەکەنجی وەختێکیشێکان کچە کارێ خۆبەخشیت کەت بێت ئەو کارێ خۆبەخشیە بۆ شیانی نوێن جەستێ و مێشکیت گونجای بن بۆ نموناگەلە کارت خۆبەخشیت هەین زەڵام بتقارت بکەت بەس کچ نەشێت بکات بۆ چۆناتە چی سەرچان زۆربەی مەجالەکان ئەمەراوە بتنێدا بەلکوندەك جێدیشی کارە خۆبەخشی دەکردن سەر خۆبەخشە ئەفچەندە دێژات چەسپاندن لازم کشت تووی کاری بکەی بزەحمەت بێت نەی بزەحمەت بێت چاوت بینی لە زۆربەی ئەو مەجالانە کار دەکرێتن سێکتەری پەروەردە بیت تەندروستی بیتن یاخود ژینگە و ئاژەڵ دۆستی بیتن ئافرەت بە شێوەی بەرچاو تێدا بەشدارە و ڕۆڵی جوان دەبین و کەسانی سەرکەوتوشی زۆری تێدا هەیە بەڵام هەندێک کار هەیە بە نسبەت فسیۆلۆجی جەستی ئافرەت لەوانەیە لەگوزاو بیتن لەوانەیە هەڵگرتنی کەلوپەل و قڕز بیتن ئەوانە بە ئافرەت نەکرێتن لێ دەڵام ئەفانی شوێنێتر بکەینەوە بزەمە لە شوێن دیکە دەتوانرێت خۆی دەشکەوێتە سەر ئەو جەیە کە داوای خۆبەخش دەکات بۆ نمونە بەس عەلانێک بڵاو بکرێتەوە بە شێوەیەکی گشتی ناکرێت بۆ نمونە ئەگەر ئەوان هەدەفیان بەس ئافرەت بن ئەو کاتی دەتوانن بستنە بۆ نمونە زانکۆیەکان بەس تەنها بانگێشی ئافرەتەکان بکەن ئیدی پێیان بڵێن ئێمە پێویستمان بە خۆبەخشە لە زانکۆکان یاخود لا پەیمانگاکان بەس لە تێگە هەیە خۆبەخشی بەرە خۆ بدەینە گەلک جارە خەلک بەرە خۆ دەنە خۆ کارە خۆبەخشی بۆ نمونەیەک هەبوو گوت ئەس هیچ شێوازەکەی ئەس کارە خۆبەخشی ناکەم هەگەر بەرامبەر پارە بۆ من نەبێت ئەس خۆبەخشی ناکەم یان ئێکی دیت و پێشت کارە خۆبەخشیە گروپێکی مرۆڤایە دەکرد کەسێکە بتونێت دژەی قازان بش ئەوژی کاسەرکردەیەکی دەگاتە مارەمەگە بێ ئەفجار سەربی چەندێ مدوێدلش بەهرەی بپرسم بشتە کاری خۆبەخشی نەکردیا وڵای بەتەما بووم هەر بەجددی ماوەیە پێشێستا بەتەما بووم ینی هەنێ شتێکە لە مێشکم بۆ بەس بەجددی مەشغوڵ بووم مەجاڵم نەبوو ینی ئەوە یەکێک لە سەبەبەکانە یانەگەر نا بەجددی حەزم لێ بوو ئەوە نییە برم نا ئیش خۆبەخشی ناکەم لەبەرەوەی کە هیچ لە مقابل بەرناگرێنە ئەسان ئەگەر بیکەم هەم لە خۆم ئەمیش نفسیان هەست بە توزانم دڵخۆشیەکەی لەوەی کە ئەومان لەناودا کە حەزمان بە یارمەتیدانی بەرامبەر حەزمان بە شتێکە کە جێپەنجەمان لێ دیار بێ بەڵام ماوەیەکی لە تویتەر بڵاو بووە پێش چەند ساڵێک دو سێ ساڵ کە ئەو جێ خۆبەخشانە ئەوانی کە خۆبەخش وەرەگرن زیاتر استقلالی خەڵکەکە ئەکەن بڵێن استقلالەکە شتی زیادیان پێدەکرێت بۆ نمونە وادی شادان پێدەدرێت و ناشێت دەم پێیان هێندە شتیان لە نیوەی ڕێگەڵ تاو بەجیان دێڵن یان کاتەکەی کاتی زیاتر ئیشان پێ دەکەن زیاتر ماندووتریان دەکەن ئیدی وای کرد ماوەیەکی بێکێک لە سایتەکانی کوردیەکان بینی مۆڵە باسییان دەکرد کە ماوەیەکی ڕێژەی بە خۆبەخش کەمتر بووە لەبەر ئەو شتانە کە لەبەر مەزمی استیغلالکردن یعنی مەسەلەی استیغلالکردن کە
هەندێک جێ هەیە کە بە جدی استغلالی خەڵکەکە بەڵام ئێستا پێم وابێ کەمتر بوو استغلال نینە هەرزانی ناوێ کاری خۆبەخشی وەختی تو کارێگە خۆبەخشیت بکەیت ڕاستە تو دێ قازانجێکی گەهینیم کە بەرەمبەری خۆ بەس توشی دێ وەرگری مەرەمژێ ئەو وەرگرتێ بەێ بۆ نمونە دەمی من لە ڕێکخراوەکەی کار دکرد ئەس سەرچاوێن مڕۆیم بووم HR بووم من نزیکی 12 خۆبەخشە بۆ ماوەیەکی هەیڤەکێمە هەبوون مە شێوەیەکی باش هەم فێرکردە هەندێک خۆلا ماسفێرکردە تەمرینە ترینینگە لە هەموو بەشێن ڕێکخراوێمە بۆ دیات کرد ئەبەت چ شۆ لە ئەبەت چ کارە سەر بەس ئەو لەسەر خۆبەخشی دوێنێت کاتێت چەند فۆت هابێتە شۆلی چەند پرسیار دەکات چاوەیە یاش من ڤەبرێکی بەژی خۆبەخش کار دەکەدا و خۆبەخشی ئەوە دوو واشێکژی بیاینە جوواکی تێرەخراوە دەبوون بەسوکە هەندێک مۆساف خۆبەخشی کاردەکەن نازاسیوی خۆ پێ ئێستاکە ئەو ئیشە خۆبەخشانی دەکرێتن هەندێکیان زۆر ئەکادمی بوون پێش وەختی ترینینگ با خۆبەخشەکان دەکرێتن ئەو ئیسفادەی لە بۆ خۆبەخشەکە دەبێتن ئەو ترینینگان بەستم دەدرێتێکی فێرەکەن بەڵام هەندێکە کە بینم گەنجەکان باسییان دەکرد فیدباگی گەنجەکانمانەوە بوو کە زیاتر لیان وەردەگیرێت وەکو زیاتر کە پێیان نەدرێت و فلکسبڵتیش کەمان لەمیز باسی و کۆمەڵە کاتێکی بۆنداراوە ئەوەندە سعات هەیە لە ڕۆژەکە ڕەنگە ئەو کەسە ئیشی تری هەبیان شتی تری هەبێ ئەبێ بە کار و ژیانی خۆشی ڕابگە ئۆپشنی ئۆنلاین بەستمەوە ینی فلکسبڵ بن لەکی جێ باشیشمان هەیە دیارە ئەو زیانی کە تۆ خۆشبەخشان خۆشحاڵانە ئیشت لێ کردووە کە جێیەکی باش بوون بەڵام من باسی شێوێکی گشتیمان دەکرد کە هێندێک جێ هەیە بە جدی استقلالبوونی تێدا هەیە ڕوبەرتێکیتت گەلبووە هەبوو ناوان هەموو ڕێکخراوە پشتی هاتنە ئاوەرەیە دێرەخراوە هەبندی کەسە استقلال بکەن دەست خۆبەش بزانێت چاوەفێر دەبێت وەختی خۆ دەێتەوان زیێدەتر ژینە دەخواشی پۆشمان نەبێت بەسم دەکێت هەین بۆ پڕکردنا سیڤە خۆشێت گەن بوو نمونە وەختی SHR بووم کەسێکی نویسی بوو ئەس لەوێ ڕێکخراوێ فلان ئیشکردیا من ڕێکخراوێک شۆلکردیا ئەس دیوی وەرگرم داکو مقابلە پێ بکەم بۆ ئیشکردن دوما هەیە بووم دەرکەفت لەوێ ڕێکخراوی ڕاستەیە شۆلکردی بەس صابونت وەزعکردی ئەمە ئیشە ئەوەی کە ئیشی کردی بێتە لە سیڤەکەی نووسیبی یعنی تاوا دڵنیایەکەوە دەتوانانی ئیشی بە کۆمەڵ بکاتن لەو شوێنانە ئیشی کردبی بەڵام ئەوەی کە نینوسیبیان ئیشی نەکردی بێتن ئەتو ناتوانانی هەڵی بسەنگێنی ئایا تا چ ڕادێک دەتوانین لە لای تو بمینێتەوە تا چ ڕادێک دەتوانین تواناکانی خۆی پێشکەش بکاتن لەلاتان دەفێت مقابلە پێ بکەیدا بزانێت هەندێک کەسیش ئەو گوتت باسیەوەت کردکەوە دڵی کاری خۆبەخشی ناکەم لە لای مە هێشتا ناکە کاری خۆبەخشی نەبووتە کولتور هەتاوەکو هەمومان بیکەینە هەندێک کەس فکرلەوەی دەکاتەوە ئیستیغلالکردنی تێدا هەیە سەرەتای کاری خۆبەخشیکەوە بە ئەکادمی دەستی پێ کرد و مستەڵاحی خۆبەخش بەکار هات بدایەتەکانی 2013 بوو هەموو ئەو کەسانی ئەو کاتی لە 2013 ئیشی خۆبەخشیان کرد ئێستاکە لە شوێنی باش بە پێگەی باش بە پارەی باش ئیش دەکەن ڕاستە یەک شتێکە حەزەکەم بڵم خۆبەخشی بەڕای من شت نییە هەر بۆ ئیشێکی ئەوە بێ کە داوای خۆبەخشەکەکەن و تۆ بچی جاری وا هەیە تۆ لە کارەکەی خۆتا کەمانانم ینی موچەیەکی دیاریکراوت هەیە و ئیشی خۆتا با بڵینەوە ئیشانەی زیاتر هی کۆمپانیاکانن 9 بۆ 5 جاری وایە تو سەرەکی ینی من خۆم ڕەفێ خۆشتم هەیە تا سعات 8 ئێوارش ئەمە 9 ئیشەکەن و بۆ نمونە بڕەپارێکی ژوەر ناگرن هەر لە باشی خۆیانە بەڕای من ئەوەش لە خۆبەخشیە خۆی بینێتەوە هەستکردن بە پرسیارەتی بەرامبەر بە ئیشەکە بزەبێت ئەو هەستکردنە شوات لێ ئەکات و سەرکەوتوتر بی و کە کەسانی دەورێت ئەوە ئەبینن یانی لاوانێ بۆ ئیش و شتی باشتر ینی ئەزانن کە چەند بە ئەزمموی چەند دڵت بە ئیشەکەوەیە شتی باشتر بێتە ڕێگەبێت ئەو چەندەل بەرچاو بێتە وەرگرتن بە نمونە دەمێک کەسە پشتی سعات 5 هەتا سعات دەمژمێر ناهەیە کارێک زیێدەتر بکات و خۆبەخشانە و ئەو کەسە نەیە پێویە خۆبەخشکار بکات دەبێت بەرچاو بێتە وەرگرتن لە ئەوروپا و وڵاتی غەربی هۆسانینە تو سعاتێکی زیێدەتر کار مەجبوری نییە وەکوتم وەکو ڕای خۆم ینی بەس ینی بۆ نمونە ئیشی خۆتە ماوتە مەجبور نیت ساعت 5 لەسەر دەتەبڕۆیتەوە و هیچ بەجێ بەڵی تا بەیانی بەس ینی هەنە کەس هەنە جار ئەو شتە باشە بیکەی بۆ ینی خەجرت زیاتر ئەزانن نەڤار بەڕای من ئەگەر ئەوە جارێ دووزار ئەوە ڕوودا ئاساییە بەڵام ئەوە پاش پێنج لەگەڵ بڵین تیمەکەی خۆمانە لە ئیش ئەوکوکتت حەزمان بە پرسیارەتی دەکرد بەرامبەر ئیشەکەی دیجاری وا خۆت ناتوانانی دەڵینە بە ئەو ڕەتاوایکەم خێرا شتەکان هەموو ئەگەرەوە جارێ دوزار مەسەلەن چەند جارە دووبارە بیتۆ قەینا بەڵام نەبێت دووبارە بوونەوە چکەم خۆم ئەو وەزان بەسەرهاتی و ئیستیغلال کرایمە ئەوان باشە زانم بۆیە کارێک خۆبەخشی کارێکی پیرۆزە و ئەو کەسێک کارێک خۆبەخشیت گەل دەبێت ئەم هەموو ڕێزە لێ بچین بەڵکو خۆبەخشی گەلک جۆرێتین نەبتێت ڕێکخراوە دەهەیە لە کار کارێکێت چواکێت هەبوو خۆبەخشی بکەیت
کارێکی پیرۆزیکەی و نابێت ئەم چاوێکی کێم بەرە خۆ بدەن کارە خۆبەخشیت بۆ نمونە گەلە کەچێت هەین دەبینن ئەف مرۆڤەیە خۆبەخشانە کار دەکات بە چاوێکی نزم بەرە خۆدایان دەبین دیارە شیانی توت کێمن بلاکەس شیانی توت کێمنین بەلکو دەرونیوی هەندێ بەرزە حەز دەکات خۆبەخشیشی شۆڵ بکات. منیش هەمان ڕام هەیە ینی ئەسڵە نەبێت کەسەکە بە باشتر و سەروتر ببینێ. حەزەکەم بگەڕێمەوە بۆ ئەو بەشەی کە باسی ئەومان کرد کە کاری خۆبەخشی ئەگەر بۆ نەبوو کچان زیاتر بەیە هەنێ ئیش بە لازمی ینی ئیلا داوای کچێک ئەکەن لایەن ئیشکا. بەڕای من لەوانەیە لە چەند حاڵەتێکە هەبێ با بڵێن ڕێکخراوێک هەیە دەربارەی تونند و تیژی دژی ژنانیان شتێکی وە ئەوە بەڕای من مەجبوریە و باشترە کە کچان ئیشی تیا بکەن لە بروی ئەوان زیاتر مرتاحە بن لەگەڵ کچەکەیە تا کوڕێک یا پیاوێک کە لەوێ ئیشەکات بۆ جۆرە ئیشانە. دەشنێ خام تۆ لە کاری خۆبەخشیدا جارێکی تووشی ئەلنگاریەکی تشتێکی بووە؟ وەکو زەحمەتی نەخێر ئەچکە ئەو شوێنانێکەوە کارم لێ کردووە کەسانی ئەکادمی زۆر تێدا هەبووە و ئیسفادەم چوو کارێک خۆ هەتا ئێستا لێم نەکرێ. ئێستا خۆتان کاری چیەکەن؟ من ئێستا کە بەخۆم قوتابیمە مەرحلە سێ بایۆمێدیکەڵە بەڵام کاری خۆبەخشێبی ئەفزەڵێت زیاتر بە خوێندەکەم دەدەم ئەوجا ئەو کاتانێکەوە دەمێنێتەوە بەتاڵ دەبی لە بۆ خۆم لە کاری خۆبەخشەکەی سەرپی دەکەم بزەبت گەنج کاتەکانی خۆی لە خۆبەخشی سەر بکاتن باشترە وەک لەوەی کەواوتی لە کارێکی خراپ سەرفی بکاتن گەنج ئەگەر دەست بەتاڵ بیتن و کاری خۆبەخشی نەکاتن لەوانە فکری لە بۆ شتی خراپ بچیتن و تێکەڵی کاری خراپ یا مرادەری خراپ بیتن لەوەی کاری خۆبەخشی و ئیستیفادەی هەیە لینکی پێک بەستنەوەی گەنج و کۆمەڵگەیە بێکەوە. بەفرین ینی خوێنەکەش دەکەی و کاری خۆبەخشەکەش دەکەی تەسیری نەکردووە لەسەر خوێنەکە چونکە زۆربەی تەلەڤەیە دەڵێن ناوەڵام خوێندنم هەیە و بەخۆی بەشی مێدیکەڵ بەشێکی گرانە بۆ تەڵەبەکانیان ماندوونە بەڵام کاتەکانی خۆم دابش کردی لەسەر هێتا بتوانم بە هەردوو لای ڕابگەم. یا هاوینان بەڕای من هاوینان کاری زۆر باشە ینی بۆ ئەوانی کە خوێندنیان هەیە. ئەو کتابیان ئێستا کە لە مێدیکەڵ دەخوێنن وەکو ئێمە کە دەبتە هاوینان کاری خۆبەخشی لە مختبەرەکان دەکەن هەتا وەکو ئەزمونێکی زیاتر وەربگرن و ئیستیفادەی زۆری دەبی لە بۆیان کەسانێکی زۆر لە مەجالەکەی دەناسن کە سبەی ڕۆژە تەخەڕوز دەکەن دەتوان هەر لە مختبەرانە ئیش بکەنەوە. بەڕای من ئەوە ئەکەوێتەوە سەر بەشەکەی کە تێ ئەخوێنی ئێستا خۆم بەشی ژمێریاریم تاو کردووە پێویست نەبوو ینی بۆ نەهاوینانە ئیلا بچمە دایرێک سەیری ئیشەکانیان کەمەکو لەگەن لە مختبەرێکی ئیش بکاتن وایە بزەبێت بەڵام هەرچی جۆرە خۆبەخشیێکیش هەبێ ینی بەڕای من بچۆ بۆی تاقی کەرەوە ئەزمموی لە وەرگرا ئەم هەندە کاری خۆبەخشم کردێ زۆر دوور بۆ لە فیڵدی خۆم بەڵام حەزم لێ بۆ وەکو بابەتە نوێ لە بوون تاقیکەمە بزانم چۆن سۆنیە سوودیشم لێ دیتە ئەو شتانە جاری وایە هەندێک بابەت ئاراستم دەکەوە لە بولانی تەکنەلۆژی کە دوورە لە بابەتی پزیشکەکەی حەزم لێ هەبووە خێرە لێ پێکەن بەڵام ویست پرسیاری ئەوەش بکەم هەنە جار ئەبینین کچەکان حەزیان لێ ئیشی خۆبەخشی بکەن بەڵام ئەبینی کۆمەڵگەیە خودعائیلەکان ڕێگەیان نادەوە تا چەند کاریگەری هەبە سریانەوە بیداتی باسیۆم کردکەوە هێشتانەکە نەبووتە کولتورێک لە ناوم ئەوش لەبەر ئەوەیە تەئسیراتی ئاستی ڕۆشنبیری داک و باب لەو بابەتەی زۆر دەور دەبینیتن کە ئایا کچەکان ڕێگە پێدەن بچیتن چاوکراوە بیتن ببینیتن ئەزمون وەربگریتن هەیە فکر لەوەی ناکاتەوە دەڵێن نا با خۆبەخشانە ئیش نەکاتن کەیس پارەک وەرناگریتن فکر لەوەی ناکاتەوە ئەو لە ڕێگەی ئەوە کۆمەڵە کەسانێک دەناسی خەڵک دەناسیتن خۆی بەرەو پێشەوە دەباتن لەوانم لەگەڵ کەسێک بڵ لەو شوێنە ئەو کەسە لە بوارێک زۆر زیرێک لە بوارێکی هونەری زیرێک بی نیش هەمداتن لە بوارەی خۆم بەرەو پێشەوە بم و تەمرین لەسرە خۆم بکەم زۆر گرنگە خەڵکانی کەژەناسی حالی دەداتن کەسەکە ها دەداتن کەوا خۆی بەرەو پێش باتن وەڵە بەڕای منیش ئایناشت ئەو علاقەیە کە دروستە بێت لە ناو خەڵکە سۆشڵایزەکەن ئەو کەلیمە یانی کۆمەڵایەتیە بن لە ناویەکە و خەڵکی تازە ناسی زۆر باشە وەکوتت هەر لە بەرەوەی کە ڕێگەی کەت زۆر بۆ ئەکاتەوە باشە توێکی بس سەربۆڕێکە باشت کاری خۆبەخشیدا هەیە ما ڕێژەکە باشە دەرچۆە هەیە زانکۆیاژی و ڕێژەکە باشە بێکارژێک هەیە و چۆناتە چێک و بەڵانسێکی بکەینیان ئەف کەسنگ بێکار ڕێگا خۆبەخشی فێر ببن ئەساسە گوانچێ بە دەست بکارێک بکەن بزەبت دەستپێکردنی کاری خۆبەخشی بیدایەتی خۆبەخشی دەگەڕێتەوە سەر کەسەکە بەلێ زانانە بستە ناو بوارەکەی دەتوانانی خۆی پێ بگەێنی و خۆی لە مەجالێک ببینیتەوە کەوا زیرەکە لەوە خۆدا بمەزرێنیتن ئەگە بە نەزانانە کردی بۆ نمونەم لەگەڵ ئەوی دانیمە هەموو ڕۆژێ بچی کاری خۆبەخشی بکاتن 8 ساعات 9 ساعات زیاتر کاری خۆبەخشی بکاتن لەسەر حسابی بەرچی خۆی لەسەر حسابی جیرفانی خۆی کە ئەسڵەن کاری خۆبەخشی بۆ ئەوەیە کە کەسەکە دەرونی ئاسوودە بیتن نەک دەرونی ماندی بیتن بەهۆی ئەو کارە خۆبەخشیە ئەو کەسانێکەوە کاری خۆبەخشی دەکەن
ئامادەنە هەرچی لیدەرەکە دەڵێت زیاد بوونە کاری خۆبەخشی زیاتر باوە لە ئەکید بڵێ بەڵام چۆنیە هەیە بە لێزانانە ناکەوتە ناو کارەکە ئەوەی کە لیدەرەکە پێ دەڵێ هەموو شتە قبول دەکاتن لە پای ئەوەی کە سبەی ڕۆژ ئەگە کارمەندەکی ویست بڵێ ئەمنی لە پێشچاوە ئەمن وەربگریتن دەبێ هەندێک حقوق و شت هەیە لە بۆ کەسی خۆبەخش بگەڕێتەوە و نابێ هەموو کارێکیان پێ بکرێتن ئەو کارای کە لەگەڵەوەی دانیم گوتم هەموو ڕۆژ لێ بکرێتن لەگەڵەوەی دانیم ئیشێکی خۆی هەبی بەلاوی بنێتن تەنها بچی خۆبەخشیەکەی بکاتن ڕێژەکە ئێستاکە لە بەرزبووندایان کۆنفرانسی ساڵانەی تێدێ کەس دەکرێتن 100 کەس زیاتر خۆبەخش تێدا هەیە بەڵێ کاری خۆبەخشی زۆر تەسیر لەلایەنی دەرونی و بەڵکو تەندروستی هەیە هەندێک لە زانکۆیەکانی ئەمریکا کە ناوەکەین بیرنەماوە باس لەوان دەکرد کە زۆر تەسیر لە تەندروستی دڵ دەکات و بەڵکو زاکیرەش باشترەکات کە ئەوانی کە کاری خۆبەخشی من ویا پرسیارێکی بکەم هیچ یاسایەک تشتێکی تایبەت هەیە و خۆبەخشە کاریوان بپارێزێت بۆ نمونە هاتن چۆن خۆبەخشە دەبێت سەروی جیهی بێت ئەوێ خۆبەخشی بۆ کار دەکەن هەندێک شوێن هەیە خۆبەخشەکە ئیستیغلال دەکاتن کە دەبێت بخۆی هاتوچێ بکاتن یاخود وەختی ناخواردن نانیان لە بۆ دابین ناکاتن بەڵام خۆشبەختانە زۆربەی ئەو دەستگیانی ئێستا کاری خۆبەخشی دەکەن ئەو شتانیان لە بۆ خۆبەخشەکانی خۆیان دەستە بەرکردیا کاتەکەمان زۆر خۆش بکچینە زۆر خۆشحاڵ بین لەگەڵتەوە دەشنەگیان کاتمان زۆر لەمەوە من حەزم کرد ئاماژە بۆی بکەم کە کاری خۆبەخشی زۆر کەسێ دەڵێن ناو کوردی نوێیە بەڵام ئەگەمە فکر لە مێژوی کۆمەڵگەی کورداواری خۆمان بکەینەوە ڕێبڕوشەشی زۆر قوڵی هەیە کاری خۆبەخشی لە کۆندا لە ناو دێهاتەکان دەستی پێکردیا هەر لە خانوو دروستکردن لە خانوو سوابدان دوورنەکردن ئەوە لەسەر ئاستی کۆمەڵ کە بە کۆمەڵ ئەو ئیشانیان کردیا و لەسەر ئاستی تاکیش ڕۆژی کەسێکیان ئامادە کردی بچی شوانکاری بکاتن و تەواوی ئەو ئاژڵی کە لەو گوندێ هەیە ئەو شوانکاری کردن بردیتە دەرەوەی گوندەکە و لە بۆ لە وەڕاندنیان خۆبەخشیە لە خۆی تەمەشایان پێی دەروونەشی زۆر ئاسوودا هەموو پێکەوە کاری هەرەوەزی ئەوە شوە دەکاتن سوودی هەبێتن زۆر پەیامەتەگە سپاس بۆ ئێوەش من دەبێت دوایە بێژم جوواکە کوردی جوواکێکی نافدارە بکارێ خۆبەخشیش بەرگۆی سەردەمێت کەفنجی خۆبەخشانەمان زۆرا کار کرێ دەبێت گیان بمینن بخێر سپاس